توێژینەوەیەکی نوێ نهێنێک لەبارەی چارەسەری شێرپەنجەوە ئاشکرا دەکات. لەوە چرخانێکی نوێی جیهانی پزیشکیدا توێژینەوەیەک کە لە گۆڤاری بەناوبانگی The Lancet Oncology بڵاوکراوەتەوە. دەریخستووە کە کاتی وەرگرتنی دەرمان هێندەی جۆیل دەرمانەکە گرنگە. ئەم زانستە بە کرۆنۆتێراپی دەناسرێت، پەیوەندێکی ڕاستەوخۆی لە نێوان کاتژمێری بایۆلۆژی و ڕێژەی مانەوە لە ژیاندا دۆزیوەتەوە. پێش کاتژمێر 3 کاتە زێڕینەکە ئەنجامی تاقیکردنەوە کلینیکەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم نەخۆشانەی چارەسەری بەرگری ئیمینیۆتێراپی پێش کاتژمێر 3 پاشنیوەڕۆ وەرگرتووە ئەنجامی زۆر باشتران هەبووە بە بەراورد بەوانەی لە ئێواران یان شەوان چارەسەریان وەرگرتووە، چونکە ئەم نەخۆشانە وەڵامدانەوەی جەستەییان بۆ دەرمانەکە خێراتر بوو و ڕێژەی مانەوەیان لە ژیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. پەیوەندی نێوان ڕتمی 24 کاتژمێری و بەرگری بەپێی بنەماکانی سیرکەیدن ریدم سیستمی بەرگری جەستەی مرۆڤ بە درێژایی شەو ڕۆژ بە یەک ئاست کار ناکات، بەڵکو بەیانیانە و نێوەڕوان سیستمی بەرگری لە حاڵەتی ئامادەباشی تەواودایە و بەهێزترین هێرش دەکاتە سەر خانە شێرپەنجەییەکان، بەڵام ئێواران و شەوان چالاکیەکانی سیستمی بەرگری کەم دەبێتەوە. ئەمەش وا دەکات کاریگەری دەرمانەکان کەمتر ببێت. پسپۆڕانی ناوەندی ئاسکۆ و توێژەرانی ئەم بوارە جەخت دەکەنەوە کە پێویستە لە داهاتوودا پزیشکەکان تەنها خشتەی دەرمان دیاری نەکەن، بەڵکو کاتژمێری ناوەکی نەخۆشەکەش ڕەچاو بکەن بۆ ئەوەی جەستە لە گونجاوترین ساتدا دەرمانەکە وەربگرێت. جەستەی مرۆڤ لە نیوەی یەکەمی ڕۆژدا لە ڕووی بەرگریەوە لە لووتکەدایە. وەرگرتنی دەرمان لەم کاتەدا چانسی سەرکەوتن بەسەر نەخۆشەکەدا بە ڕێژێکی بەرچاو زیاد دەکات.